کۆسار بەردەوام بین و دەچینە لای تەوەری دومی پرۆگرام. ئەمڕۆ دوم ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و دژی ژنانە و دوێنێ یەکەم ڕۆژی بۆ 25 نۆڤەمبەر و باسمان لەوە کرد کە لە چیەوە ئەم ڕۆژە دیاری کراوە و ساڵی 1990 ئەو بوو کۆمەڵی گشتینەتەوە گرتوەکان ئەم ڕۆژەی دیاری کرد لەسەر ئەو ڕووداوی کە بەسەر خوشکانی میراباڵا هات و لە جیهاندا ساڵانە تۆمار دەکرێت چەندین جۆری تونند و تیژی دژی ژنان و لە کوردستانیشا ژنان بێبەشنی لەم تونند و تیژیە و چەندین ئافرە دەدایان خێزانەکانیانەوە تووشی تونند و تیژی ئەبەنجا تونند و تیژی بێت کوشتنمان هەیە و لێدانی جەستەیمان هەیە هەروەها دەرونیمان هەیە کۆمەڵێک تونند و تیژی جیاوازن کۆسار اینجا من زۆر هەوڵما بۆی ئامارەکان لە پێشووترا پێش 25 11 بەدەستی بێنم بەڵام لە ئێستا ناتوانین بۆنونە نەمانتوانی بەدەستی بێنین لە بەرنامەکە باسی لەوکەیم زین ڕێژەکەی زیای کردووە یاخۆد ڕێژەکەی کەمی کردۆجا لەگەڵ میوانەکەمان ئەمڕۆ فرمێسک ڕزگار چالاکوانی بواری ژنان زیاتر گفتوگۆی لەسەرم بابەتاکەین بزانین بۆچی نەمانتوانیوە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە لە ئێستادا کوشتنی ژنان یاخۆ تونند و تیژی دژی ژنان ئێستا زیاتر و یاخۆد ڕووی لە کەمی کردووە. سڵاو لە بێ فرمێسک خان ئەم کاتە و باش سپاس بۆی کە لە بەرنامەکە لەگەڵمانی دەمەوێت لەوە دەست پێ بکەم بزانم لە ئێستادا بارودۆخی ژنان یاخۆ تونند و تیژی دژی ژنان لە چه ئاستێکە؟ سڵاو بەیانیتان باش سڵاو بۆ بینەرانی خۆشەویستی کورسات هیوادارم هەموو لایەکتان باش و تەندروست بن لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی یا لە ڕۆژی 25 نۆڤەمبەر درود و سڵاو دەنێرم بۆ گیانی پاکی ئەو قوربانیانەی کە بوونە قوربانی دەستی تونند و تیژی دیارە تونند و تیژی لێکەوتە و کاریگەری خراپی هەیە لەسەر کۆمەڵگا و کوردستانیش بە دەرنێ لەو تونند و تیژیانە و هەرێمەکەی ئێمەش بە بەردەوام ڕوبەڕووی تونند و تیژی دەبێتەوە کچان و ژنانمان ڕوبەڕووی تونند و تیژی خراپ دەبنەوە تونند و تیژەکانی وەکو بۆ خۆت ئاماژەت پێکرد چەند جۆرێکیان هەیە دەرونی جەستەی ئابووری سێکسی و هەروەها بازرگانی کردن بە جەستەی ئافرەت و هەروەها خەتەنەکردنی مێین ئەوانە چەندەها زۆری تونند و تیژینە بەڵام ئێستا جۆرێکی تونند و تیژی سەری هەڵدان لەناو کۆمەڵگەی ئێمەدا کە تونند و تیژی ئەلکترۆنیە کە ئەمەش کێشەیەکی زۆر گەورەی بۆ کۆمەڵگەی ئێمە دروست کردووە و کۆمەڵگاکەی ئێمە بەرەو هەڵدێر بردووە کێشەیەکی گەورەی لەناو خێزانەکان دروست کردووە کە کچان و ژنانی ئێمە شارەزایی و لە هاتوویەکی وان نییە سەبارەت بە تەکنەلۆژیە یاخود ڕوبەڕووبوونەوە بە جۆرە تونند و تیژیە بۆ یە کێشەیەکی زۆر گەورەیان بۆ دروست بووە دەتوانین بڵێن تونند و تیژیەکان بەپێی مرور و زەمن دەگۆڕێن تونند و تیژیەکان ئێستا هەمویان زیاتر تونند و تیژی ئەلکترۆنین وای کردووە کە خێزانەکان و یاخود ژنەکان بە بەردەوام لە تەنگەژە و لە کێشەدا بن. باش فرمێس خان ینی ساڵانە چەندین چالاکی چەندین سمینار چەندین کۆڕ بڕێوە ئەچێت بۆ ئەوەی کە لەلایەن ڕێکخراوەنای خۆی و ڕێکخراوە جیهانیەکانیشەوە بۆ ئەوەی کە هۆشیاری زیاتر بدرێ یاخود بتوانێت ڕێگری بکرێ کەم بکرێتەوە ئەو تونند و تیژانەی کە بەرامبەر بە ژنان و خانمان ئەکرێت. لە ئێستەیە هەروەکو ساراش لە سەرەتای پرسیارەکەی ئاماژەیەکی کورتی بەم بابەتەیە لە ئێستەیە ئەم تونند و تیژانە کەم بوونەتەوە یعنی ئەم هەموو سمینار و کۆڕبەند و کۆنفرانس و دیبەیتانە کە ئەکرێ هۆکار بۆ کەمبوونەوەی تونند و تیژی دژی ژنان یاخود نەخێر بە پێچەوانەوە تونند و تیژی هەر بەرەو بەرزبوونەوە ڕاڕێژەکەی. بەڵێ هەموو ساڵێک لە 25 نۆڤەمبەر ڕێکخراوەکان و بەڕێبەرایەتەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزان و لایانی پەیوەندیدار کە بە بابەتی تونند و تیژی و پەیوەستن ساڵانە چالاکی هەمە جۆریان هەیە سەبارەت بە تونند و تیژی وە کۆڕ و سیمینار و چالاکی هۆشیاریان هەیە بۆ چینی کۆمەڵگا بە تایبەتی چینی گەنجان کە هۆشیاریان کەمترە لە چاو بەتەمەنەکان بۆیە بە بەردەوام ئێمە لە 25 نۆڤەمبەر چالاکیمان هەیە کە 16 ڕۆژ دەخایێن لە 16 ڕۆژە ئێمە بە بەردەوام هۆشیاری بڵاو دەکەینەوە سەبارەت بە خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردن وەکو ئاماژەم پێکرد کە تونند و تیژەکانی ئێستا ئەم سەردەما زیاتر ئامریکانی پەیوەندیکردنە و زیاتر تەکنەلۆژیای وای کردووە کە تونند و تیژی لەناو خێزان لەناو کۆمەڵگادا پەرەبسێنێ ئەگەر بڵێن تونند و تیژی زیادی کردویان کەمی کردووە ناتوانین ئامارێکی دقیق بدەین لەسەر کەمکردنەوە و یان دابەزینی ڕێژەی تونند و تیژی لەبەر ئەوەی ساڵ بە ساڵ ڕێژەی تونند و تیژیەکان جیاوازی هەیە ساڵانی پێشوو لەوانەیە تونند و تیژی بە جۆرێکی تر بوو بێ
ئەم ساڵانەی دوایی کە تەکنەلۆژیا دەوری خۆی دەجێڕە پێشکەوتووە توندوتیژی بە شێوەیەکی تر مامەڵە دەکات و لەناو کۆمەڵدا پەریسەندووە بۆیە ئەگەر بڵین لە ڕووی بەرزبوونەوەیە بەڵام لە هەمان کاتیشدا چالاکیەکان وای کردووە سیمینارەکان هۆشیارکردنەوەکان لەلایەن کۆمەڵگەی مەدەنیە و لەلایەن ڕێکخراوەکان لەلایەن چالاکوانان یا لەلایەن بەڕێوەبەراتەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی کە توندوتیژیەکان بەرەو ئاستێکی نزم بڕۆن و خەڵک هۆشیار بێتەوە بتوانن داوای مافی خۆیان بکەن و سکاڵا بکەن لە لایەنی پەیوەندیدار. فرمێسخان باسە لەوە کرد کە لە ئێستادا 16 ڕۆژ دیاری کراوە بۆی کە ئەم چالاکیانە بەردەوام بێ ئەمە لە جیهانە ئەم 16 ڕۆژە چونکە لە جیهانە کاتێک گەڕانێکی بۆکەی تەنها 25 یانزەی بۆ دیاری کراوە بۆچی لە کوردستان 16 ڕۆژە؟ بەڵێ دیارە ئەم ڕۆژەکە دیاری کراوە لەلایەن نەتەوەی یەکگرتووەکانە لە ساڵی 1991 وەکو ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی یان نەهێشتنی توندوتیژی دیاری کراوە و لە کوردستانیش لە 16 ڕۆژدا خۆی دەبینێتەوە لە 16 ڕۆژەدا بەردەوام چالاکی دەکرێت بە بەردەوام چالاکوانان و وەکو وتم بەڕێبەراتەکانی توندوتیژی چالاکی خۆیان پێشکەش دەکەن. ئێمە ئەگەر بینە سەر لایەنە ڕاستیەکە و لایەنە واقعیەکەی ئەم بابەتە ئێمە 16 ڕۆژمان بەس نییە بە تایبەتی لە کوردستان پێویستە بۆ ئێمەی ژنان هەموو ڕۆژێک 25 نۆڤەمبەر بێ بۆی بتوانین زیاتر بەرەنگاری توندوتیژی ببینەوە و توندوتیژی بنەبڕکەین تا ڕادەیەک بۆی خێزان و کۆمەڵگا و ژنانمان پارێزین لە توندوتیژی دەرونی جەستەیی و سێکسی و ئابووری. باشە فرمێسخان جەنابەت چالاکوانی بواری ژنانیت پەیوەندیەکانی چالاکوانان ئەم چالاکوانانەی کە لە بواری ژنانە کارەکەن پەیوەندیتان لەگەڵ بەڕێوەبەراتیەکانە لەگەڵ شەڵتەرەکانە لەگەڵ خودی حکوومەتە چۆنە ینی ئێوە هیچ کاتێک بووە ینی با پرسیارەکە ئاڕاستی هەر خودی شخصی جەنابەت بکەم هیچ کاتێک بووە کە پرۆژەتان هەبێ کە بەرنامەتان هەبێ پلانتان هەبێ بیان بە بەڕێوەبەراتیەکان بیان بە پەرلەمان بە حکوومەت بەو شێڵتەرانە کە بۆ ئەوەن دروستکراون کە خانمان پارێزرا بن بۆی بتوانن ئەم توندوتیژیانە کەم بێتەوە باست لەوە کرد کە ئێستا توندوتیژەکان گۆڕاون و سۆشال میدیا و ئەم بابەتانە هاتوونەتە ناو ئارا و دوایش بە وردی باسی و بابەتاکەین بەس جوابێکی ئەوەم بیتەوە بزانین تا ئێستا خۆتان چیتان کردووەکو چالاکوانان؟ بەڵێ چالاکوانان ئەوانەی کە بۆ پرسی ژن ئیش دەکەن بەردەوام توانیویانە پەیوەندیەکی باش کۆنتاکتێکی باش لەگە بەڕێبەراتەکانی توندوتیژی دروستکەن ئەوەی کە مەبەستی بێت لە بواری توندوتیژی ئیش بکات و بۆ بنەبڕکردنی توندوتیژی ئیش بکات ئەوە دەرگای بۆ کراوەیە و دەرگا لەسەر پشتە بۆ هەموو ئەو چالاکوانانەی کە دەیانەوێ چالاکی بکەن لە سەر توندوتیژی یاخود هۆشیاری بڵاوکەنەوە لە سەر توندوتیژی بۆیە ئێمە چالاکوانان و لەلایەن حکوومەتەوە پێشوازی کراوین هیچ کێشەیەک نییە بە تایبەت ئەوانەی کە بە فعلی ئیش بۆ کاری بۆ توندوتیژی دەکەن بە فعلی لەسەر خەتن بۆ توندوتیژی هیچ ڕێگریەک نییە و بگرێ بە خۆشحاڵیەوە من وەکو چالاکوانێک ئەگەر ڕوون کردێتە بەڕێبەراتێکی توندوتیژی بۆ پرسی توندوتیژی یا بۆ پرسی ژنێک بە خۆشحاڵی و پێشوازیم لێکراوە و توانی ویشمە لەوێ جێدەستی خۆم بدۆزمەوە توانی ومە خزمەت بکەم زیاتر ئەمە لەلایەن ئەوانەوە پێشوازی لە ئێوە کراوە پرسیارەکەی من ئەوەیە ینی چالاکوانان هیچ کاتێک بووە کە یەک بگرن بنمونە هەر لە شاری ڕانێ چەند چالاکوانێک یەک بگرن پلان و بەرنمەیەکتان هەبێ پێشکەشی حکوومەتی بکەن بۆی کار لەسەرەوە بکرێ؟ بەڵێ من دەڵێم بەداخەوە کە چالاکوانان ساڵانە لە 25 نۆڤەمبەر و لە ڕۆژانی دوایش چەندەها پرۆژە یاسە و چەندەها شتی زۆر جوان و چالاکیان هەیە پێشکەش بە حکوومەت و لانی پەیوەندیداریەکەن بەڵام کورچووکاڵیەک بە بابەتەکەەوە دیارە پێویست پێشوازی ناکرێن لە ڕووی پرۆژەکانیانەوە بگرە لەوانەیە لە خودی یاساکانیشدا کەمێک کێشە و کەم و کوڕی هەبێت لەوانەیە ئەو یاسانێک کە تایبەتمەندن بە توندوتیژی و تایبەتمەندن بە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن لە سەردەمی و کاتێکی جیاوازدا دەرچوو بن لە ئێستادا لەوانەیە دەرمانی دەردەکەی ئێستا نەکەن بەڕاستی نەتوانن چارەسەری کێشەکان ناکەن وەکو پێویست بۆیە وەکو حکوومەت پێشوازێکی وانە بڵێم وڵی ئێمە چالاکوانە کۆ بینەوە و داواکاریەکانمان کە بەرز دەکەین دێنە سەر شەقام یاخود بە هەر شتێکە کە داواکاری دەکەین وەکو پێویست چکەن یاساکان کەم و کوڕی تێدایە پێویست حکوومەتی هەرێمی کوردستان بە یاساکان دابچێتەوە و یاسایەکی تۆکمەتر باشتر دابڕێژێت بۆ بابەتی توندوتیژی و بابەتی پرسی ژن و نەهێشتی توندوتیژیەکە. باشە فرمێسخان دەربارەی ئەوەی کە ڕێگری دەکرێت لە بڵاوبوونەوەی ئامارەکان
هۆکار چێت هۆکارەکە دەگەڕێنەوە بۆ دەیانەوەی خەڵک نەترسێ و ئەمە نابێتە هۆی ئەوەی کە توندوتیژی زیاتر بێ کاتە خەڵک ئەم ئامارانە نابینێ. مەبەست لەوەی ئامارەکان بڵاو ناکرێتەوە؟ بەڵێ ڕێگری دەکرێت لەوەی کە بڵاو بکرێتەوە چونکە من چەند هەوڵما ئامارەکان لە تەواوی کوردستانە بەدەست بێنم بەڵام پێیان وتم کە ڕێگری دەکرێت لە بڵاو بوونەوەی هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆچی؟ ئامارەکان کە بڵاو ناکرێتەوە پەیوەندیدارە بە لایانی پەیوەندیدارەوە دیارەکە یاسایەکەیە یاخود شتێکەیە کە ناتوانن ئامارەکان بڵاوکەنەوە یان بیدەنە کەناڵەکانی ڕاگەیاندن ڕەنگە لەبەر چەند هۆکارێک بێ بۆ ئەوەی کە ئەگەر بێت و ڕێژەی توندوتیژی بەرز بێت نەبێتە هۆکارێک بۆ بەرزبوونەوە زیاتر بەرزبوونەوەی توندوتیژی یاخود ئەگەر ڕێژەکەی نزم بێ بە هەمان شێوە وانە بێت کە ئەهمیەتی بەڕێبەراتەکانی توندوتیژی یان لایانی پەیوەندیدار لەو ناوەدا کەم بکرێتەوە بۆیە لەوانەیە بڵاو نەکردنەوەی ئامارەکانی توندوتیژی پەیوەندیدار بێ بە خودی حکوومەتەوە و پەیوەندیدار بێ بە بەڕێبەراتەکانی توندوتیژیەوە ئەوە کاری ئەوانە کە لە کاتی هەڵمەتەکاندا ئامارەکان ڕابگەن و کەناڵەکانی ڕاگەیاندن لەوێ ئامادە بن و ئامارەکان وەکو خۆی وەربگرن. بەڵێ باس لەوە دەکرێت کە لە ئێستادا فەندی نەتەوەیە گرتوەکان نەماوە بۆ سنتەرەکانی داڵدەدانی ژنان و ئەمە نابێتە هۆکارێک بۆی کە کەمتر بتوانن واتە پارێزگاری لە مافی ئافرەتەکان بکەن ئافرەتەکان نەتوانن زیاتر بێنە پێشەوە کاتێک دەستدرێژێکیان بەرامبەر ئەکرێ هەر توندوتیژێک لە جۆرەکانی توندوتیژی بەرامبەری ئارەکرێن نەتوانن بێنە پێشەوە دەنگی خۆیان بە ئێوە بگێنن. بەتەکیید ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە چالاکوانان یاخود ئەوانەی کە قوربانی توندوتیژین کەمتر دەنگیان بگات و کەمتر بتوانن چالاکی بکەن لەبەر ئەوەی کە ڕێکخراونە دەوڵەتیەکان فەندەکانیان یاخود سەپۆرتکردنیان بۆ ئەم بابەتە کەمتر بۆتەوە یاخود با بڵێم هەر نەماوە ئەوەش دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئێمەی چالاکوانان و ئێمە ژنان نەتوانین چالاکیەکانمان وەکو پێویست بکەین یاخود دەنگی خۆمان زیاتر بگەێنین. بۆیە دەبێتە هۆکارێک بە تەکید کە ئەوان دوور بکەونەوە لە ئێمە فەندی ئێمە نەکەن ئێمە ناتوانین وەکو پێویست چالاکیەکانمان بکەین وەکو پێویست دەنگی خۆمان بگەین و ئیش لەسەر بنەبڕکردنی توندوتیژی بکەینەوە. بەڵێ کەواتە ئێوە چی ئەکەن بۆەوەی کە لە کاتێکە ئەم فەندەنیە خۆتان دەتوانن چۆن ئەمانە چارەسەر بکەن یاخود پەیوەندێکی ژمارەیەکتان هەیە وەکو هۆتلاین لە دەروی وڵات چەندی ژمارە هەیە بۆ کەسانێک کە ڕاستەوخۆ دەیانوێت پەیوەندی بکەن بە لایەنگرانی ژنان و ئەو سنتەرانە بۆی کە پارێزگاریان لێ بکرێت لێرە هیچ ژمارەکەیە هیچ سنتەرەکەیە کە ڕاستەوخۆ کاتێک کەسێک توندوتیژێکی بەرامبەرکرێت پەیوەندی بکرێت و واکێشەکەی بۆ چارەسەر بکەن. بەڵێ وەکو ڕێکخراوەکان ئێمە چەندەها ڕێکخراومان ماوە لە ناوخۆی کوردستان کە لە پەنجەی دەستێ ناپەڕن کە کار بۆ توندوتیژی دەکەن یاخود فەندی توندوتیژی دەکەن بەڵام زیاتر ئەوانەی کە ڕوبڕی توندوتیژی دەبنەوە پێویستە لەسەریان کە ڕوو لە بەڕێبەراتەکانی توندوتیژی بکەن یاخود پەیوەندی بکەن بە هێڵی 119 کە هێڵی گەرمی توندوتیژی خێزانیە کە ئەمەش کێشەکانیان تا ڕادەیەک چارەسەر دەکات و توانی ویشەتی چارەسەریکەن لەبەر ئەوەی کە ئەوانەی کە لەسەر هێڵەکە ئیش دەکەن هەم کەسانی شارەزا و یاساین و توانی ویانە خزمەتی زۆر باش بە دۆسیەکانی ژن و توندوتیژی بکەن و کۆمەڵگە لە توندوتیژی و ئاستەنگەکان بپارێزن بەڵام وەکو ڕێکخراوەکان کە ئەوانەی بتوانن مابن و لە ناو کوردستان لە وەکووتم لە پەنجەی دەستێ ناپەڕن بۆیە ئەوەی کە هەیە کە دەکرێت زیاتر لەلایەنی حکومیە و بەڕێبەراتەکانی توندوتیژی و لایەنی پەیوەندی دیار هەڵدەستێ بە چالاکیەکانی وە زیاتر بە دەستگرتنی چالاکوانان بۆ ئەم بوارە. یاسای ژمارەشتی ساڵی 2011 کۆمەڵە قسە و گفتوگۆی لەسەر بوو کە هەموار بکرێتەوە. ئەم یاسانە پێویستیان بە هەموارکردنەوە هەیەمانی کە دژی هەم دژی خێزان بن و هەمیژی ژنان وەکو چالاکوانێک فرمێسخان. بەڵێ بە تەکید کێشەی هەرە گەورەی ئێمە ئەوەیە کە یاساکان لە کاتێکدا دەرچوون دنیا بۆ شێوازی ئێستا پێشکەوتو نەبوو و تەکنۆلۆژیا بۆ شێوازی ئێستا پەرەی نەسەم بوو بۆیە زۆر زەرورە کە یاسای ژمارەهەشتی ساڵی 2011 هەموار بکرێتەوە بۆ ئەوەی زیاتر خێزانەکان پارێزرابن و زیاتر ژنان بتوانن داکۆکی لە مافەکانی خۆیان بکەن لە ناو خێزاندا وەجێ دەستی خۆیان دیار بێ بۆیە ئەو یاسایە زۆر زەرورە ئێمە چالاکوانان و ئێمە ژنان و تەواوی ئەو خێزانانێک کە لە کێشەدان کێشان لەگەڵ خودی یاساکە هەیە لەوانە یاساکە لە ئاستێکی زۆر بەرزدا نەبێ بتوانێت کێشەکان چارەسەر بۆیە زۆر زەرورە حکوومەتی هەرێم بە یاساکان دابچێتەوە و بە تایبەتتر ئەو یاسایانێک کە تایبەتن بە توندوتیژی هەمواریان بکاتەوە و یان بڕگەی زیاتریان بۆ زیاد بکات. باشە
فرمێس خان چەندین ڕێکخراو هەیە کە کار لە بواری ژنان و چالاکوانەکانن کە بەیە کۆکۆیان کردوونەتەوە لەسەر جەمشار و شارۆچکەکان لە هەرێمی کوردستانە. باست زۆر لە ئامێری پەیوەندیەکان کرد یاخود بڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکان و باسمان لەو یاسایش کرد و گۆڕانکاری و هەموارکردنەوەی یاسا بەم هەموو ڕێکخراوەی کە هەیە و ئەم هەموو گرفتەی کە هەیە و ئێستش کە جەنابەت باست کرد ئەم یاسانە کاتێک دانراون کە ژیان و دنیا بە جۆرێکی تر بۆ ئێستش جۆرێکی تر ڕەنگە زۆربەی تونند و تیژەکان لە ڕێگەی وەکو جەنابەت باست کرد لە ڕێگەی ئامێری پەیوەندیەکان و تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بێ. توانیوتانە هیچ ڕێگریەکەن لەم بابەتەیە لەگەڵ پۆلیس لەگەڵ لایەنە ئەمنیەکان لەگەڵ ئاسایش گفتوگۆ بکەن بۆی بتوانن لەم ڕێگەیەوە چارەسەرێک بدۆزنەوە حلێک بدۆزنەوە ینی زۆر جار لەگەڵ خانمێکە لەگەڵ ئافرەتێکە لەگەڵ کچێکا قساکەی بەنموناڵن ناوێرم وێنەیەکی خۆم دابنم لە تۆڕە کۆمەڵاتیەکانە برێت و دەستکاریەکرێ چیتان کردووە لەم لایەنەوە؟ وڵی ئێمە وەکوتم وەکو چالاکوانان وەکو لایانی پەیوەندیدار وەکو ژنان ئێمە هەوڵی زۆرماندا بۆ هەموارکردنەوەی یاساکان و بۆ ڕێخستنی یاساکان و بە بەردامیش لەسەر خەتین لەگە حکوومەت بۆی بتوانێت یاساکان هەموار بکاتەوە بۆی بتوانێت یاسایەکی تۆکمە و جێگیردا بڕێژێت بۆ ئەوەی بتوانێت ماف و حەقی ئەو کەسانە ئەو بێتاوانانە بسەرێ. بەڵام تا ئێستا هیچی بۆ نەکراوە هیچ ئیشێک نەکراوە هیچ یاسایەک هەموار نەکراوەتەوە. دیارە ئێمە بەردەوام کە کێشەمان لایە و کێشە دەبینین کەی زێتە لامان کێشەکان وەکوتم هەمە جۆرن تونند و تیژەکان هەمە جۆرن بەڵام لە ئێستادا کە ئاماژەم پێکرد سوۆسیال میدیا بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە ژنان و کچان زیاتر ڕوبەڕووی تونند و تیژی ببنەوە کەمە کێشەیەکی هەم بۆ ئاسایش و هەم بۆ بەڕێبەراتەکانی تونند و تیژی دروست کردووە بە بەردەوام ئەو کەیسانە ڕوو لە زیادبوونە بە بەردەوام ئەو کەیسانە وەردەگرن و بە بەردەوام لەگەڵیان لەسەر خەتن بۆ چارەسەرکردن کە کێشەیەک چارەسەر دەبێت بەردەوام کێشەیەکی تر لە ڕێگایە بۆ ئەوەی جارێکی تر ئەوانیش دیسان چارەسەریکەن و بێنە سەر خەت. بۆیە بەڕاستی کێشێکی زۆر گەورەی ناوەتەوە کە ئێمە کچان و ژنانمان ناتوانن وێنەیەکی خۆیان لە سوۆسیال میدیا پۆست بکەن لەبەر ئەوەی کە وێنەکەیان بدزرێ یان جارێکی تر بەکار بهێنرێتەوە. ئێستا شتێکی تریشکە لە ناو بابەتەکەیە زیرەکی دەستکردە کە بە زیرەکی دەستکرد دەتوانن وێنە ببردرێ و تۆماری دەنگی ببردرێ بەکار بهێنرێتەوە جارێکە ئەوەش کێشێکی گەورەی ناوەتەوە لەبەر ناهۆشیاری زۆربەی خێزانەکان ناتوانن قەناعەت بە خێزانەکانیان بێنن کە ئەمە زیرەکی دەستکردە کە ئەم وێنەیە فرمێسخانە لەسەر بابەتێک کە ئێستا باسکە ڕادەی کوشتنیش بەڵێ باسە لەوە کرد کە بەشێک لە خێزانەکان بەداخەوە ناهۆشیارن و ئەو کەسانی کە تووشی ئەم حاڵەتانە بن ناتوانن بە خێزانەکانیان بڵێن بەڵام تازە تووشی کێشەکە بوون وە هەڕەشیان لێکرێ لەلایەن ئەو کەسانی کە وێنەکانیان بەو شێوەیە لێکردووە کەواتە هیچ هێڵێکی نهێنی هەیە پەیوەندی بکەن بۆی کێشەکانیان چارەسەر بکەن لەبەرەوەی بەشێک لەو خانمانە نایانەوێت کە خێزانەکانیان بزان دەچنە بنکەکان پێیان ناخۆشە ناوەکانیان لێ بمێنێتەوە لەوانەیە بەشێکی زۆر لە خەڵک ئەمە بزانێ و بچنە دادگا ئەمە گەورەتر ئەبێت لەوانەیە خەڵک بە شێوازێکی تر سەیران بکە بە وتەی ئەوان ئێوە چیتان بۆ ئەمە کردووە یاخود هیچ شتێکەیە بۆ کەسانی کە تووشی ئەم حاڵەتا بن بۆی کە لێرە ئەوانەی کە گوێبیستی ئێمن و یاخود بینەری ئێمن گویان لێبێ؟ بەڵێ بەتەکیید هەیە لەبەرەوەی ئێمە لانی پەیوەندی دارمان هەیە بەڕێبەراتەکانی تونند و تیژی بە بەردەوام ئەو کەیسانە وەردەگرن کە دەیانەوێ کێشەکانیان چارەسەر بێ و نایانەوێت ناویان دەربچێ یاخود خێزانەکانیان ئاگادار بوون لە کێشەکەیان ئەگەر هەر نەیانتوانی پەیوەندی بکەن بە بەڕێوەبەرایەتیەوە ئێمە هێڵی 190مان هەیە هێڵێکی گەرمە کە وەکووتم بە بەردەوام ئەو هێڵە 24 سەعاتیە هەر کەسێک پەیوەندی پێوە بکە بۆ کێشەکەی بۆ چارەسەر دەکرێت ئەگەر بیەوێت ناوی دەرنەچێت ئەوە بە تەکیدی ناوی دەرناچێت و بە دوواداچوون بۆ کێشەکەی دەکرێت و کێشەکەی بۆ چارەسەر دەکرێت و لە ناو بەڕێبەراتەکانی تونند و تیژ بە هەمان شێوە ئێمە سنتەری ڕاوێژکاریمان هەیە بە ڕاوێژ و بە یاسا کێشەکەی بە هەمان شێوە بۆ چارەسەر دەکرێت و دەتوانێت جارێکی تر بێتەوە ناو کۆمەڵگا و ئەو بارودۆخە دەرونیە کە بەسەری هاتووە تێی بپەڕێنێت. باشە فرمێسخان بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام پاڵپشت و پشتیوانی ئەم دۆسیەوە بەردەوامیش هەوڵی داوە کە هەر حاڵەتێک یاخود هەر ڕوودا کە ڕووەدا ڕاستەوخۆ دادگا و خودی نووسنگی بەڕێزیان تەداخل بکە بۆی بتوانن چارەسەری کێشەکان بکەن و ئەم بابەتە کەم کرێتەوە. لەگەڵ جەنابیانە هیچ کۆنتاکتێکتان هەیە یاخود هیچ هەماهەنگیەک هەیە لەگەڵ نووسنگەی بەڕێز قوبات تاڵەبانیە بۆی بتوانن هاوکار و پشتیوانتان بێ؟
بەڵێ بەتەکید من لێرەوە زۆر سوپاسی بەڕێز قوبات تاڵبانی دەکەم کە بە بەردەوام پاڵپشت و پشتگیریەکی سەرسەختی ژنان بووە و پاڵپشت و پشتگیریەکی زۆر گەورەی بەڕێبەراتەکانی تونند و تیژی چالاکوانان بووە کە لە بواری تونند و تیژی لە بواری خێزانی ئیشیان کردووە کە هەمیشە دەستی گرتوونەوە فەندێکی باشی کردوونە سەپۆرتی کردوونە بۆ ئەوەی دۆسێ ژنان یاخود پرسی تونند و تیژی تا ڕادێ کەم بێتەوە و هۆشیاری بڵاو بێتەوە بۆیە نووسینگەکەی ئەویش بە بەردەوام لەسەر خەتە لەگەڵ چالاکوانان لەگەڵ بەڕێبەراتەکانی تونند و تیژی و توانیویەتی جێدەستی خۆی بەجێ بێڵێت و توانیویەتی ڕۆڵێکی زۆر باش بژێڕە لە کەمکردنەوەی تونند و تیژیەکان چونکەن وەکو لایەنێکی حکومی و هەوەکو لایەنێکی وەک کەسایەتێکی سیاسیش توانیویەتی زۆر باش بۆ پرسی تونند و تیژی ئیش بکە کە جێگەی خۆشحاڵی و دەستخۆشیە. بەڵێ فرمێسک ڕزگار چالاکوانی بواری ژنان زۆر سپاس بۆی کە ئەم بەیانیە لەگەڵمانە بووی. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ دەرفەتە. زۆر سپاس.